نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. نمونە باڵاکەی عیفەت حەزرەتی یوسف عەلەیهی السەلام. تەورات پڕە لە بوختان و درۆ دەربارەی حەزرەتی یوسف عەلەیهی السەلام. هەرچی بوختان و درۆ و دەلەسەی شاخدار هەیە هەر هەمویان ڕیز کردووە و حەزرەتی یوسفیان حاشا دابەزاندووەتە ئاستی مرۆڤێکی بێئەرزش. لە کاتێکدا ئەم پێغەمبەرە سەروەرە لە ڕوانگەی ناخ و ڕواڵەتیشەوە پێغەمبەرێکی پاک و بێگەردە و وەک هەر پێغەمبەرێکی تر ئەویش بە سیفەتی عیسمەت ساز و پەرچەک کراوە. بەڵام جێداخ و کەسەرە کە هەندێک لە تەفسیر نووسەکانی خۆشمان لە ڕێگەی ئەو لێوەرگرتنانەی کە ناوبردنیان لە تەوراتەوە یاخود بە شێوەیەکی گشتی لە ئیسرائیلیاتەوە وەریان گرتووە بوختانگەلێکی وایان داوەتە پاڵی کە هەرگیز بۆ ئەو پێغەمبەرە مەزنە ناشێن و عیسمەتەکەی لەکەدار دەکەن. جاوەک چۆن تیشکمان خستە سەر عیسمەتی ئەو پێغەمبەرانەی لە خزمەتیاندا بووین لێرەشدا هەوڵ دەدەین لەژێر ڕۆشنایی ئاەتەکانی قورئانی پیرۆزدا خوێندنەوە بۆ ئەو ڕووداوانە بکەین کە تایبەتن بە حەزرەتی یوسفەوە و لە دووتوێی ئاەتەکاندا عیسمەت و عیفەتی ئەو پێغەمبەرە پایەبەرزە پیشان بدەین. لە ڕاستیدا ئەمە هەوڵی پیشاندان و دەرخستنی شتێکە کە هەر خۆی هەیە، گەرنا ئەم بابەتە لە قورئاندا زۆر بەڕوونی و ڕاشکاوانە باسی لێوە کراوە. تەنانەت ئەگەر کەسی عوامیش یەکجار سوورەتی یوسف بخوێنێتەوە بە مەرجی تێڕەمان لە واتاکانی ئەوا دەتوانێت بە ئاسانی ئەو لایەنە بدۆزێتەوە کە قسەمان لەسەر کرد. ئەوەندە بەسەوە چاوێکەوە نەڕوانێت کە بڕیاری پێشوەختە کوێری کردبێت. حەزرەتی یوسف بە منداڵی لەلایەن براکانی وەخرایە بیرەوە و دواتریش وەک کۆیلە فرۆشرا و برا بۆ میسر. لەوێژ وەزیرێک کڕیەوە، دواتریش کردیان بە کوڕی خۆیان و لە ئامێزیان کرد. بەڵام کە یوسف دەورانی منداڵی تێپەڕاند و پێی نایە تافی لاویەتیەوە، هاوسەری وەزیر کۆمەڵە هەستێکی تری لا دروست بوو بەرامبەر بە یوسف. ئیتر ئەوە بوو ڕۆژێکیان هەروەک قورئانی پیرۆز بۆمان دەژێڕێتەوە دەرگاکانی بەتوند و تۆڵی لەسەرداخست و ویستی بیدات بەدەم جێژەڵوکەی ئارەزوەکانیەوە. بەڵام حەزرەتی یوسف کە لە ئاز ئەو داوایە داچڵەکی بوو ڕوبەڕووی شتێک بووبەوە کە تا ئەو ساتە وەختە نە بە خەیاڵی داهاتبوو نەبیریشی لێ کردبەوە دەست بە جێویستی هەڵبێت و دوور بکەوێتەوە. بۆیە بەرەو دەرگاکە ڕای کرد، بەڵام هاوسەری وەزیر خۆی گەیاندێ و دەستی لە کراسەکەی گیر کرد و دڕاندی. لەو بێنەو بەردەیەشدا دەرگا کرایەوە و خۆیان لە بەردەم وەزیردا بینیەوە. ئیتر بەم شێوەیە دەرگای تاقیکردنەوەیەکی تر بەڕووی حەزرەتی یوسفدا کرایەوە. ئەوە بوو ژنە هەر کە هاوسەرەکەی خۆی بینی یەکسەر دەستی کرد بە درۆ و بوختان هەڵبەستن. داخۆ سزای ئەو کەسە چییە؟ ویستپێتی خراپە لەگەڵ خێزانەکەتدا بکات، جگە لەوەی بند بکرێت یان سزایەکی بە ئێش بدرێت. ئەمە بوختان بوو، بوختانێک لە هەموو ڕوێکەوە ڕوون و ئاشکرا. ئێستاش با لە نێوەندی دێڕی ئاەتەکاندا بە دوای ئەو ڕووداوەدا بچین کە لەسەرەوە باسمان کرد و لەو خاڵانە ورد بینەوە کە ئاماژە بۆ عیسمەتی حەزرەتی یوسف دەکەن. وراودته التي هو في بيتها عن نفسه وغلقت الأبواب وقالت هيت لك قال معاذ الله إنه ربي أحسن مثواي إنه لا يفلح الظالمون. جاو ئافرەتەی کە ئەو لە ماڵیاندا بوو بانجی کرد بۆ لای خۆی و هەموو دەرگاکانیشی تند و تۆڵدا خست و وتی دەی وەرە لامەوە. یوسف وتی بەنا بەخوا لە ڕاستیدا مێردەکەت گەورەی منە و ڕێزی لێگرتوم و چاک ڕەفتار بۆ لەگەڵم، بێگومان ستەمکاران سەرفراز نابن. پێشەموو شتێک قورئانی پیرۆز غەیبەت ناکات، ناوی ئافرەتەکە ناهێنێت، بەڵکو تەنها بە ناونیشانی ئافرەتی ماڵەکە ئاماژەی بۆ دەکات. ئەوە ئافرەتەکە بوو کە هەموو دەرگاکانی داخست. یەکەم دەنجیش بە هەموو نازوو مەکرێکەوە لەلایەن ئافرەتەکەوە هات، بە دواشیدا دەنجێک لەو کۆتەڵی عیفەتەوە بەرز دەبێتەوە. معاذ الله. حەزرەتی یوسف عەلەیهی السەلام بەم هەڵوێستەی چ نمونەیەکی مەزنی ئیرادەیە بۆ هەموو ئەو گەنجانەی کە تا ڕۆژی قیامەت دێن. لە ئاەتەکەدا ڕاشکاوانە دیارە کە حەزرەتی یوسف عەلەیهی السەلام هەڵوێستێکی یەکلایەنە و بڕاوەی نواندووە بەرامبەر ئەو داوایی لێی کراوە. اینجا تۆ بڵێ حەزرەتی یوسف مەبەستی چێ بێ کاتێک دەڵێت ڕەبی، یان ئەوە تا مەبەستی لە خوای گەورەیە، چونکە لای وایە چوونە نێو گوناهەوە
نکۆڵیکردن و بەدنمەچیکردنە بەرامبەر بەو هەموو بەخشایشانەی کە پەروەردیگار پێی بەخشیوە. خۆ ئاشکراشە کە بەدنمەک و بێوەفاکان هەرگیز بەسەرفرازی ناگەن، یان مەبەسی لە هاوسەری ئافرەتەکەیە کە ئەمەش خۆی لە خۆیدا هێمایە کە بۆ ئەو وتەی کە هاوسەری ئافرەتەکە پێشتر وتبووی ئەکریمی مەثوەهو، بە جوانی ئاگاد لێی بێ کە ئەمەش خۆی لە خۆیدا هێمایە کە بۆ ئەو وتەی کە هاوسەری ئافرەتەکە پێشتر وتبووی بە جوانی ئاگاد لێی بێ. هەر لە ڕاستیشدا هاوسەری ئافرەتەکە چاکەی گەورەی لەگەڵ یوسفدا کردبوو. جاییتر لە بەرامبەر ئەم هەموو چاکانەدا یوسف چۆن دەیتوانی بەدنمەچی بکات.